کاتژمێر 5:30 خولەکی بەرەبەیان ژمارەیەکی بەرچاو لە خانەنشینان بۆ وەرگرتنی موچەکانیان هاتوونەتە بەردەم بانکی توی مەلیک لە شاری سلێمانی. بەڵام قەرەباڵغی و سستی بە ڕێوەچوونی دابەشکردنی موچە ئەوانی تەواو هەراسان کردووە. هەر یەک لەم خانەنشینانە دەدوێنیت چیرۆکێکی تراژیدی ژیانی خۆی بۆ دەگێڕێتەوە. یەکێکیان دەڵێت ئەگەر موچە وەرنەگرێت پارەی گەڕانەوەی پێ نییە، یەکێکی دیکە دەڵێ قەرزارم و ئەگەر موچەش وەربگرم هەر بەشی قەرزەکانم دەکات. لە چوارەوە چوار بۆ هاتووم بە ڕۆژەکەم این کردو و هاتووم وێژی بیانیمان لێرە کردو ئارە بەخوا خوا لە نایان بەرێ قەرزاری ئارێ بەخوا ئارێ بەخوا داما ئەوە ناتوانم ئەچی بکەم سەعات چوارواتی بۆی چەند دینارێ وەرگری ئارێ بەخوا وەرێگرم بۆ قەرزەکە بەخا ئێمە بە قەرزەکە بەخوا ئەچی بکەم ئەی مالی تۆ خۆم ئەچی بکەم ئەوێ حکومەتە ماڵی خەڵکە خوا وەڵی تە وڵەگیانەویش با بوختانیان بۆ کرد پارەی کێ بخۆن توگە لەم شارە لە دایک بوو لەم شارە باوکیشم هەر لە شار بزنێمانی لە دایک بووە ئەوەتانێت تەمەنێکی دەرمان ئەمە یەک ئەمە ببینم ئەمە ڕێزگرتنە لە خانەنشینان ئاوا بێ لە سەعات چواری بەیانیەوە بێن ئەجا چی بکەم ئەچی بکەم ئەچارم بە پاڵم پێوانیان ئەوە گۆچانەکەم پێ دەزانشم بەخوا پێ بووە تریچم پێ نەبووە دامە بە تەکسی هاتوو موچە وەرنەگری پارە پێ نێبڕێتەوە ناوەڵڵا پارێکی خانوشتم نەداوێشتا باوەڕکە و ڕەمەزانە کووا پارەم نەبوو مریشکێکش بەشێک لەم خانەنشینانە لە کاتژمێر 2 بەرەبەیانەوە لە بەردەم بانکەکەدا وەستاون و هەندێکی دیکەشیان دوای بانگ و نانخواردنی پاشێو هاتوون، بەڵام هێشتا دڵنیانین و دەڵێن هیوادارین ئەمڕۆ موچە وەربگرین و سفرەی ڕەمەزانمان ئاوەدان بکەین. والله لەوەی کەوا تەحەمولم نییە ڕابێشمەوە ئەمە ناڵێم بابەشم زۆری کردم بۆ ساعات چەند دەرگای بانکەکە کرێتەوە؟ جاری وایە لە 7:30 کاتەوە مدیرەکەی مدیری چاک دوایەوەش چەند کاتژمێرێکی وێت تا سەرێ ئەوانی تریێت و ئەوجا خۆی لە پانزە ئەکەنە ژوورەوە ئەوە تەواو بوو ئافرەتان تەواو بوو ئەوە لەلا بەعدێکی تایە ئەوە جەماعاتێکی کەم ئەوانیش ئەکەنە ژوورەوە پێنج شارێک لێرە بوو لە 5 چارەگۆ لێر یعنی نوێژی بەیانی لە ماڵەوە کردووە بەڵای نوێژم کردو هاتووم بە تەکسی ئەڵێن بەشکم زوو سەرەمان بێ و موچە لەبەرەوەی دوو سەرەت بێ و جار هەیە دی پارە نامێنێ ئەڵێ بڕۆن و پارە نەماوە خەڵکە لەبەرەوەی دی بەڕاستی والله لەبەر قەڵە باڵەغا ئەو وەختە ناناڵم بێتە ئەمنیەوە ئەمەز خەڵکی لێ زۆرە بێت لەبەرەوە ئیتر مەزبوور خەویشم لێ ناکەوت وتم ئەمسم سرە بە خەڵک نەڵێن پێشمان کەوتی خۆم زوو بچم هاتم 7 کەسی لێ بوو. دابەشکردنی موچەی مانگی شوبەر لە ناوەڕاستی مانگی ئازاردا هۆکارێکی دیکەی پەرۆشی خانەنشینانە بۆ وەرگرتنی موچەکانیان لەبەر ئەوەی دواکەوتنی موچە و گرانی نرخی شتومەک لە بازار و قورسبوونی ژیان هێندەی دیکە باری شانی ئەم خانەنشینانەی قورستر کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.